لە ئەستۆدیۆی کوردستان 24 دکتۆر فریاد فازڵ سەرۆکی ئینستیتیوتی خوێندنی کوردی بەرلین میوانوە دکتۆر بەخێر بێی بۆ ئەستۆدیۆی کوردستان 24 لەو وێنانە بینیمان کە پێش 33 ساڵ پێش ئێستاە با بڵێین جەنابە ماشەڵڵا لەوێ گەنجیت ئەو ڕۆژانە ئەکرێت پێمان بڵێ چی بیر جەناب تەخاتەوە و هەوڵەکانی جەنابت و ئەو کەسایەتیانەی دیکەش کە لەو ڕۆژەدا هاتوونەتە سەر هێڵ و پەیامتان گەیاندوە بە هەموو دنیا کاریگەریەکانیان چی بووە و چوانەیەکمان بۆ ئەمڕۆ پێدەن. سپاست دەکەم سڵاوم بۆ ئێوە بۆ بینەرانتان وەک دەبینیت کە باسی ئەو داوای لێبوون نەکەم کە باسی ئەو ڕووداوە دەکەی برینی 33 ساڵ لەمە و بەری من دەکولێنیتەوە کۆڕە و ئەنفال شیمیا بارانکردن سێ برینی زیندوون لە جەستەی گەلی کورددا دەژین کە دەڵێم سێ برینی گەورەن مانای وایە بەداخەوە ئەم سێ برینە تا ئێستاش توانایی دووبارە و سێبارە و دەبارە بوونەوەیان هەیە. ئەمە گرفتێکی گەورەیە بۆ ئێمە. سەرەتا ڕێگام بە دوای ئەوەی ئێستا هاتمەوە سەرخۆم و لەو دڵپڕیەم ڕزگارم بوو با درود بنێرم بۆ ژیانی پاچی شەهیدانی قوربانیانی کۆڕە و قوربانیانی چیمیا باران و قوربانیانی ئەنفالی کورد سەری ڕێز لە ئاستیاندا دەنەوێنم. پرسیارەکەت لەوەدا بوو لەو ڕۆژەدا ئەوەی ئێمە پێویستمان بوو پشتگیری بوو. بەداخەوە کورد بۆی دەرکەوت بوو کە دەوڵەتانی دنیا پشتگیری کورد ناکەن ئەوەش بە بیانووی ئەوەی کە نایانەوێت دەست بخەنە کاری ناوخۆی دەوڵەتێکی وەکو دەوڵەتی عێراقەوە. لەو ڕۆژەدا ئەو کارەساتە ئەوەندە گەورە بوو دڵی کورد لە ئەوروپا ئەوەندە پڕ بوو کە توانیمان دەسەڵاتی زانستی و دەسەڵاتی هونەری و دەسەڵاتی ئەدەبی خۆمان بخەینە کار و خۆمان لە مێدیاکانی ئەوروپانزی بکەینەوە. ئەوەی بەلای ئێمەوە گرنگ بوو یا با بڵێم بەلای منەوە وەکو مامۆستایەکی زانکۆ لەو سەردەمەدا گرنگ بوو ئەوە بوو خەڵکی ئەو دەوڵەتانە بزانن کە کورد چی لێ قەوماوە. بێگومان بوو کە دەوڵەتەکان دایانزانی چی قەوماوە بەڵام وەکو خۆیان دایانوت ئەمە کارێکی ناوخۆییە و نان دەویست بەشداری لەو کار ناوخۆیی عێراقدا بکەن. بەڵام کاتێک کە دییان خەڵکەکە بە پەرۆشەوە چوونە سەر شەقامەکان خۆپیشاندانیان کرد داوایان لە دەوڵەتەکانیان کرد کە ئەبێ بە هەموو جۆرێ دەست بخەنە ئەو کارەوە و پشتگیری گەلی کورد بکەن ئەو بوو بابەتەکە گۆڕا و پشتگیریەکی گەورە بۆ گەلی کورد پەیدا بوو. باشە دکتۆر لەو کاتەوە تا ئێستا لە ئەنفالەوە تا ئێستا لە کیمیابارانەوە تا ئێستا لە کۆڕەوە تا ئێستا ئەو عەقڵیەتەی کە بەو شێوازە ڕوبەڕووی خەڵکی کوردستان و گەلی کوردستان دەبوویەوە ئێستا چیمان پێ ئەڵێت گۆڕانکاریەکی ئەو تۆ دروست بووە یان نەخێر هەمان عەقڵیەت لە بەرجێکی دیکەدا ئەیەوێت ئێمە ئاوا بچینەوە چیا و دۆڵ و شاخەکان و ئاوارە بین و دەربەدەربین. بەداخەوە وەک دەبینی فرمێسکەکان لە چاومدایە دەروونم هێشتا هەر پڕە بە کوڵە چونکە لەوە دەترسم هەموو ئان و دەقیقەیەک ئەو بابەتە ڕوو بداتەوە و ڕوژ دەداتەوە وەک دەبینین لە باکوور لە کوردستانی لە باکووری کوردستان وەک دەبینین لەسەر سنوورەکانی دەوڵەتی ئێران ئەم کارەساتە بەردەوامە. ئەم بەردەوام بوونە پەیوەندی بەچیەوە هەیە. دوو بابەتی سەرەکی هەن کە کۆڕە و تێمان دەگەێنێ. یەکەمینیان بابەتی دەرەوەیە دووەمیان بابەتی ناوەیە. بابەتی دەرەوەیان ئەو بابەتەیە کە بەداخەوە دەوڵەتەکانی دراوسێمان چ عێراق چ ئێران چ تورکیا چ سووریا
تا ئێستا تێنەگەیشتون کە ئەو کۆڕەوە بۆ کورد چ مانایەکی هەبووە، تێنەگەیشتون کە ئەنفال بۆ کورد چ مانایەکی هەبووە، تێنەگەیشتون کە شیمیاباران چ برینێکە کە هەموو ئان و دەقیقەیەک لە دەرونی کووردا دەکولێتەوە. ئەم تێنەگەیشتنە وای کردووە کە عەقڵێکی پەروەردەیی نەبێت، کەوا بێ دەبێت ئەو دەوڵەتانەی دراوسێمان لە پەروەردەی منداڵەکانیانە هەوڵ بدەنتیان بگەێنن کورد کێیە. کورد نەتەوەیەکی سربەخۆیە، کورد زمانێکی تایبەتی خۆی هەیە، کورد مێژوویەک و کولتوری تایبەتی خۆی هەیە کە ئەم دەوڵەتانە عێراق تا ئێستا نەیتوانیوە بەرنامەی قوتابخانەکانی بگۆڕێ و ئەنفال بخاتە ناو بەرنامەی قوتابخانەکانی و جینۆساید بخە، کۆڕەو بخە، بە عەقڵی کوردێکەوە باسی بکە، نەک بە عەقڵێکی شۆڤێنی عەرەبەوە باسی بکە. تا ئێستا ئێران هەوڵی ئەوەی نەداوە باسیەوە بکە کە لە ئێراندا نەتەوەیەکەیە ناوی نەتەوەی کووردە، تا ئێستا تورکیا دانی بەوەدا نەناوە، تا ئێستا ئێمە خاوەنی دەوڵەتێک نین کە ئێمە خاوەنی دەوڵەتێک نەبین لە دەسەڵاتیشمانان نابێ ئەو هێزەی کە دەوڵەتێک هەیەی هەمان بێ، ئەو چەکەی کە دەوڵەتێک پێویستێتی ئێمەش هەمان بێ، کەوا بێ دوژمنەکانمان کە لە چواردەورمانن چەکی دەستیان لە چەکی دەستی ئێمە زۆر بەهێزترە، تواناکانیان لە ئێمە بەهێزترە. ئێمە قەت لە مێژوودا لە تواناماندا نەبووە بەداخەوە کە کارەساتێک ڕووی دابێ بەرگری لە شاری گەورە بکەین، چونکە ناچار بووین هەمیشە بیرمان لەوە کردوێتەوە کە هاوڵاتیەکانمان پارێزین، شارە گەورەکانمان بەجێ هێشتووە لە پێناوی ئەوەدا کە کەمتر قوربانی بین، کەوا بێ دوژمنەکانمان هەمیشە بە هەستیان بەوە کردووە دەزانن تۆ سەرنجی ئەڵمانیا بە جەنگی دووهەمی جیهانی لە مێژە کۆتایی پێهاتووە، بەڵام تا ئێستاش دەوڵەتی ئەڵمانیا هۆلۆکۆسی کە بەسەر جووەکاندا هێناوە ئێستاش ئەو برینە هەمیشە دەکولێتەوە. منداڵەکانیان لە قوتابخانە ئاگادار دەکەنەوە، دەڵێن ڕووداوێکی وان نابێت دووبارە ڕووباتەوە. دکتۆر لێرەیە مادەم باسی ئەڵمانیا کرد، حتمما ئەوان پندوانەیەکی زۆر باشیان لەو ڕووداوە ناوخۆیانەی خۆیان وەرگرتووە بەڕێستان لەوێن ئاگادارن. ئێمە چەند پندمان لە هەموو ئەو مەینەتی و کارەساتانە وەرگرتووە کە بەسەرمانە هاتووە، ئێستای ناوخۆی خۆمان چیمان پێ؟ بەداخەوە ئێمە گرفتەکەمان لەوەدا بووە هەر لە سەرتاوە کە دەوڵەتی کوردیمان دەوڵەتی هەرێمی کوردستان دروست بووە بەلا ڕێدا هەندێ بابەت ڕۆیشتون. نامەوێت ئێستا لەم ڕۆدا کە ئێمە یادی تێپەڕبوونی 33 ساڵ بەسەر کۆڕەودا دەکەینەوە و لە بەرنامەیەکی وا کورتیەوەدا بێمە سەر ئەوەی کە ئەو بابەتانە شی بکەمەوە. بەڕاستی بەداخەوە خەڵکێکی زۆر پێگەیشتون کە پارێدارن و خوێنی ئەو خەڵکەی ئەم وڵاتەمان دەمژن. اینجا ئەمە چ سیاسەتکاران بێ، چ بازرگانانی دڕندە بێ کە پارەیەکی یەجگار بێ شوماریان کۆ کردوێتەوە، کەسیش لیان ناپرسی ئەم پارێتان لەکوێ بوو، چۆن توانیتان لەو ماوە کورتەدا ببن بە خاوەنی ئەم هەموو سەروەت و سامانە کە لێشیان ناپرسێتەوە، خۆشیان بەزەییان بنێتەوەکەدا نایەتەوە. باری بەداخەوە باری دەرونی ئێمە زۆر لاواز بووە، بەداخەوە هێزمان زۆر کەم بۆتەوە. ئەو تینووی ئازادیەی هۆنداوەیەکم لەگەڵ خۆما هێناوە کە بەختیار زێوەر لە ساڵانی چلەکانە بۆ کورد نووسیوێتی کاڵەیە گوڵی سەربەستی ئەی هێزی گیانم، گوڵی سەربەستی ئەی هێزی گیانم، ڕۆشن کەرەوەی ڕێگەی ژیانم، تۆم نەبی من خۆم بە هیچ نازانم، تۆم نەوی هەرگیز ناحەسێمەوە بێبۆنی خۆشی نابوژێمەوە. کە بەختیار زێوەر ئەم شیعرەی لەو سەردەمەدا وتبێ ئێستاش ئێمە بە دوای ئەو بۆنی ئازادیەدا دەگەڕین. بەداخەوە زۆر کە زواتیە دەگا ئەمە ئازادی مطلقە کە ئێمە هەمانە، ئەمە ئازادی مطلق نییە کە ئێمە هەمانە. ئەبینین هەموو بەلوعەکان لە بەغداوە دەکرێنەوە و دەگیرێنەوە، کە بەلوعە دەگیرێتەوە معنای وایە ئێمەش پەت ئەخرێتە ملمانەوە و لێرە تووشی هەناسە تەنگی دەبین. خەڵک مافی خۆیەتی مامۆستا داوای حەقی خۆی بکە، حەقی وانەکانی بکە، کارمەندێک حەقی خۆیەتی داوای حکوومەتیش ئەبێ لە پارسەنگی ئەم کارانەدا بەدەم کارەکانەوە بچێ. ئەبینین هەوڵەکان دەکرێن، خەڵک وا دەزانێ ئێمە ئازادی مطلقمان هەیە، بەداخەوە نیمانە، بەداخەوە نیمانە. دکتۆر لەو ساڵانەدا لەسەر ئاستی دنیا بە شێوەیەک لە شێوەکان بە چاوێکی مرۆیی تەماشای بابەت و قەزیەی کوردیەکرا. ئێستا ئایا هەرێمی کوردستان چەند توانیوێتی لەو هەوڵە دیبلۆماسیانەی خۆی سەرکەوتوو بێت و ئەم قەزیە لە قەزیەیەکی مرۆییەوە بێنێتە سەر قەزیەک وەکو بە چاوێکی
نەتەوەیی یان چاوی نەتەوەیەک تەماشای کورد کرێ یان وەکو بابەتێکی سیاسیان بە چاوی سیاسی و تەماشای قەزیە کوردی بکرێت بۆی هیچ نەبێت ڕێگە چارەکانی چارەسەرکردنی ئەم کێشەیە بدۆزرێت. سەرکردەکانی ئێمە لە دەرەوەی وڵات من ئاگادارم پەیوەندیم هەیە لەگەڵ کۆمەڵێ بەهۆی زانکارێکی زانستگام و ئاگاداری بابەتەکانی ئەوروپام هەوڵێکی گەوریان داوە بۆ ئەوەی بوونی خۆیان پسەلمێنن و لە دنیاشی بگەن کە نوێنەرایەتی گەلی کورد دەکەن هیچ نەبێ لەم بەشەی کوردستاندا. بەداخەوە ئەو دڕندەی کە لە بەغدایە ڕێگام بە بەدڕندە ناوی بەرم ئەوانەی کە لە لانەی ئێمەدا پەروەردەکران و پارێزران و ئێستا لە بەغدادا ڕژێم دەبن بەڕێوە لە بیریان چۆتەوە ئێمە چاکەیەکمان بەرامبەر بەوان کرد لە بیریان چۆتەوە ئێمە چۆن باهانای ئەوانەوە چوین ئێستا ئەوان تەڵەمان بۆ دەگرنەوە و پەیتا نابە دەنێرن بۆ ئەو دەوڵەتانە و ئاگاداری وەزارەتی دەرەوەیان دەکەن کە نابێ پەیوەندی ڕاستە و خۆتان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا هەبێ بەڵکە دەبێ پەیوەندی ڕاستە و خۆتان لەگەڵ دەوڵەتی بەغدادا هەبێ. ئێمەش لە ئەوروپا هەوڵی ئەوە دەدەین کە لە حکوومەتی ئەڵمانیا و لە دەوڵەتەکانی تری بگەین کە چه حکوومەتێکی فاشی ئێستا لە بەغدادا ڕژێم دەبا بەڕێوە و چۆن بەرهەڵستی دەکەن. گرفتی ئێمە لێرەدا ئەوەیە خەریکە پاشە کشەیەک لە ئەوروپا و لە ئەمریکاش ڕوو دەدا. من با لێرا گلەیەکی خۆم کەم کە ئەمریکا ساڵی 2003 هاتو دەوڵەتی عێراق نەما و سەدام لابرا لەسەر ڕژێمی حکوم دەبوایە گەر دۆستی کورد بواە ئەمریکا هەستی بەوە بکردایە کە کورد لەبەر ئەوەی بە جوغرافیای کوردستان نەگۆڕاوە لە هەر چوار دەورەوە دوژمنانی کەڵبەیان لێتیش کردووە دەبوایە هاوکاری ئەوەی کوردایە کە لەو ڕۆژەدا کورد ببوایە بە خاوەنی دەوڵەتی خۆی. کورد هەوڵی دا بەڵام ئەمریکا ڕازی نەبوو بەرامبەر بەوە داوای یەکێتی عێراقی کرد کەوا بێ ئێمە ئەم یەکێتیی عێراق سەر ناگرێ ئەم یەکێتیەکی دروست کراوە هەر لە ساڵی 1920ەوە کە دەوڵەتی عێراق دروست کراوە بە شێوەیەکی با بڵین بە شێوەیەکی نادیار دروست کراوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئاینیەکان ئەمانە چاودێری نەکراوە کە منەتەوایەتیەکان مشهوریان بۆ نەخوراون. بەرداخەوە من هەمیشە لە پەروەردەشا دەڵێم ئەو یاسا و پەیڕەوەی کە شۆڤێنیەکی عەرەب عەقڵێکی شۆڤێنی عەرەبی کە ناوی ساتح حوسەنی بووە لە ساڵانی 1921 تا 1927 بۆ عەقڵیەتی پەروەردەکردنی عێراقدانراوە تا ئێستا بەردەوامە کەوا بێ ئێمە من لێرەوە داوا لەوە دەکەم کە ئەو عەقڵە شۆڤێنی ئەبێ بگۆڕێ ئێمە خۆشمان ئەبێ برینەکانی خۆمان بگەڕێین بۆین ئەبێ بزانین کە کۆڕە و کە شیمیاباران کە ئەنفال ئەمانە برینێکن هەموو ئان و دەقیقەیە قابلی کولانەوەن کە برینیش کولایەوە سەرگەردانمان دەکات ئەبێ هەموو یەکێکمان هەوڵی ئەوە بدەین بەڵێ ڕاستە دڵمان ڕەنجاوە بەڵێ ڕاستە بەڕاستی بێزارین لە هەندێشت بەڵام دەبێ ڕێگاش بدەین کە سەرکردەکانمان هەندێک کار هەیە چونکە بە کەس ئەو شتان بابەتانە نابرێ بە ڕێگاوە بەڵکە بە نوێنەرایەتی نەتەوەیەک ئەو کارانە دەکرێت. ئێمە بیرڕامان هەچی بابەتێ بێ لار جێگایەکە کە کەسێک هەڵ بژێراو کرا بەڕێبەری کارێک دەبێ ڕێز ڕێبەرایەتی بگرین. ئەگەر ئێمە فێر بووین ڕێز لەم ڕێبەرایەتیە بگرین ماناوە فێر بووین بەرگری لە خۆمان بکەین چونکە بەرامبەرەکەمان پەلاماری ئەو ڕێبەرانە دەدا. بەڵێ دکتۆر گفتوگۆکەمان زۆر ئاڵەگرێ و کاتەکەی ئێمەش دیاریکراوە. سپاس بۆ بەڕێستان لە ستۆدیۆی کوردستان 24 لەم ڕۆژە مێژوویەدا لەگەڵ سپاس بۆ ئێوە بۆ هاوکارانتان. سپاس.